ئەمڕۆ ڕۆژی جیهانیش چارەسەری سروشتیە بۆ یەکە ئەم ڕۆژە دیاری کراوە بێگومان چارەسەری سروشتی بۆ خۆی تایبەتمەندیەکی زۆر باشی هەیە و چەندین کەس لەم بوارەیە کارەکەن تاوەکو بە شێوەیە لە شێوەکان بتوانن گرفتەکانی کار بۆ مرۆڤ دروست ئەبێ لە ڕێگەی چارەسەری سروشتیەوە هەڵبدرێ چارەسەر بکرێت یاخود گرفتەکە بەرە و کەمبوونەوە بڕوات ئەمەش دوورکەوتنەوەی لەوەی کە تۆ دەرمانێکی زۆر و ئەو دەرمانانەکە لە کۆمەڵێ پێکاتێکی میایی بەکارە هاتووە تۆ بەکاری نەهێنیت و بە سروشتی خۆت چارەسەرێکی باش وەربگری وە لە لای خۆشمان گرنگی بەم بابەتە هاترێت تاوەکو بە شێوەیە لە شێوەکان بتوانین لە ڕێگەی چارەسەری سروشتی و هەندێک لە گرفتەکانی کە ڕوبەڕوومانە بێتەوە چارەسەری بۆ بکەین بۆیە ئێمەش هۆبەی تایبەتمانەیە لە نێو نەخۆشخانەکانە کە بتوانن لە ڕێگەی ئەو کەسانەی کە خول یاخو بۆ ئەم بابەتە خوێندویان یاخو شارەزاییەکی تەواویان هەیە لەم بوارەیە بتوانن کار لەسەر ئەم بابەتە بکەن و هەندێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی تەندروستی مرۆڤ بێتەوە ئەگەر لە ڕێگەی چارەسەری سروشتیەوە بتوانێت چارەسەر بکرێ ئەمە کاریگەریەکی زۆر باش بەجێهێڵێت لەوەی کە دوورکەینەوە لەو هەموودا و دەرمانەی کە بەکارهێنین بەڵام بابزانین ئەو چارەسەر سروشتیانە خۆمان لێرەیە پرسیارەکە خۆمان دەتوانین بۆ خۆمانی بکەین زۆر کات دەگەر هۆشیاریمان هەبێ یاخود هەربێ کەسانی شارەزا ئەم چارەسەرەمان بۆ بکەن زۆر کاتیش بەدەستهێنانی ئارامی دەرونی زۆر کاتیش بەدەستهێنانی خاوبوونەوەی ماسوولکەکانی جەستە و بتوانین زیاتر تەندروستێکی باشە بێ ئەبێت چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ لەسەری تەواوی ئەم پرسیارانە بە میوانداری زۆر بەڕێز کاک فاروق عومەر بەرپرسی هۆبەی چارەسەری سروشتی لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئێستا بەڕێزیان لە ستۆدیۆ ئامادەیە ئەگەر بفەرمێت فەرم بخير بك بخير بك فەرم بەخێر بێت بانی باش کاک فاروق زۆر زۆر بەخێر بێت ئەمڕۆ ڕۆژی جیهانی چارەسەری سروشتیە بابزانین کە ڕۆژێکی ئاوا دانراوە بۆ چارەسەری سروشتی و تایبەتمەندی خۆی هەیە لای خۆمان چارەسەری سروشتی ئەمەنە تایبەتمەندی هەیە کە توانە ئاگرنگی پێبن بەڵێ سەرەتا سوپاس بۆ کەناڵی کورساتی خۆشەویست بۆ میوانداریتەکەتان پێشێکی پیرۆزبای 8 سپتەمبەر ڕۆژی جیهانی چارەسەری سروشتی لە تاوای چارەسەرکەرانی سروشتی جیهان و چارەسەرکەرانی سروشتی کوردستان بە تایبەتی یەکەم دەستی ماندوونەبوونیان ئەکوشن بەڕاستی کە چارەسەرکەرانی سروشتی چینێکی گرنگی ناوناوەندی تەندروستی بەڕاستی شانبەشانی براکانی کەمان لە پزیشکان و کارمەندانی تر وەک تیمێک وەک یەک دەست کارەکەن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی لە ناوەندی تەندروستیە هەڵبەتە چارەسەری سروشتی ڕۆڵ و گرنگی تایبەتی خۆی هەیە چونکە ئێمە ئیشەکەی مایکەنیشەکە بەبێ بەکارهێنانی دەرمان بۆ ئەوەی بتوانین گەڕانەوەی بەرزترین ئاسی و جوڵە بۆ نەخۆش بەبێ ئەوەی کە مەسەرەن تەکلوفەیەک و کولفەیەکی زۆر لەسەر حکومەتیش بکەوێ چکە بەڕاستی بەکارهێنانی دا و دەرمان ئەمە خۆی بۆ خۆی تەکلوفێ لەسەر حکومەت ئەم نیشانێکی ئێمە ئیکەین زۆربەی لە ڕێی دەستەوە یان لە ڕێی هەنێ ئامێری تایبەتەوە کە بەکارهێنرێ بۆ کەمکردنەوەی ئازار و گەڕانەوەی توانەی جەستەی نەخۆش زۆر باشە جا کاک فاروق بۆ کامێک لە کێشەکان سوود لە چارەسەری سروشتی وەرئەگیرێت بڵێ ئێمە سوودبینین بەڕاستی لە چارەسەری سروشتی بە چەند شێوەیەکە ئێمە بۆ نمونە ئێمە لە ڕێی ئاتە لەنێ بەڕێوەبەرایەتێکی تەندروستی سلێمانیەوە لە ڕێی 32 شوێن کە لە نەخۆشخانە و سەنتەر و مەڵبەند و بکات تەندروستیەکان پێگاتووە کاری چارەسەری سروشتی ئەنجام دەدەین بۆ نەخۆش ئەو نەخۆشانە بە هەنێ شوێنە مەسەلەن نەخۆشخانەیەکی وەکو شارمان هەیە کە شوێنێکی گەورەیە لەوێ ئەو نەخۆشانە مەسەلەن عادەتەن دێتە ئەوێ ئەوەی کە داغڵە بێ لە ڕێی ئەو بەشانێکەوەی هەیە مەسەلەن بەشی شکاییمان هەیە بەشی نیورۆلۆجیمان هەیە ئەوانەیە نە ئەوەی کە پێویستە بۆیان نەکرێ و هەنێ بەشیشمانی هەر لە ناو نەخۆشانی شەر مەسەلەن بەشێکمانەیە وەکو چاودێری تەندروستی کە ئەمە شوێنێکی زۆر زۆر گرنگە و لە ناو نەخۆشخانە گەورەکانە بەدڵی نەخۆشخانەکان ناسراوە لەم نەخۆشخانە بە 24 ساعاتی یعنی ئەو نەخۆشە مێنێتەوە 24 ساعت کۆمەڵێ ڕاضە و ڕاهێنان و جوڵەی تایبەتێکە بەو نەخۆشاکرێت چکە نەخۆشە لەسەر ئاگای لە خۆی نییە بێهۆشە ئەبێ کۆمەڵشتی وای بۆ بکەی بۆی ئەو کاتێگەڕێتەوە باری تەندروستیەک بە دەستەیەکی باشەوە بگەڕێتەوە باری تەندروستی خۆی ئەبێت بۆ نمونە نەخۆشێکتان هەبێت خۆی نەزانێت بەڵام ئێوە جوڵەی بۆ ئەنجام بن بەڵێ ئێستا ئەم حاڵەتانە ئێمە لە بڵین لە بەشی چاودێری چڕەکانە بەو شێوێت چکە ئەو نەخۆشە بێهۆش ئاگای لە خۆی نییە ئیترم نەخۆشانە حاڵەتە لەوە چەم حاڵەتانە 3 مانگ 6 مانگ نەخۆشیە ساڵێک ئەمێنێتەوە لەسەر ئەو قەڵەوێرەی کە تایبەتە بەخۆی عادەتەنیش لە ڕووی جەستەییەوە هەر نەخۆشێک ئەڵێ بۆ ماوەی 3 بۆ 5 ڕۆژ هەر لەسەر کەس جوڵاو یعنی لە خەسخانە بوو تقریبا لە 130 بۆ لە 150 توانای جەستەیی ماسوولەکانی لەدەستەیە جاوەرە تۆ نەخۆشێک ساڵێک لەسەر قەڵەوێرە و لەسەر بێدێک بێ
کە هیچ جوڵ و حرەکەیەکی نەبێ خۆشببختانە ئەمە لە ڕێ و چارەسەرکارە سروشتیانەوە ئەنجام ئەدرێت کە کۆمەڵی ڕاضە و جوڵان و حرەکەشتی تایبەتیان پێکەن بۆی لەو باری خۆیانە بیان هێڵ زۆر باشە هەندێک جار گرفتە تەندروستیەکان گرفتی کتوپڕن ینی بۆ منە کەسێک بۆی جیرانی بۆریەکی دڵیەوە کە پێڵێن جەڵدەی دڵیەوە یاخود بۆی گرفتەکانی مێشکی سەریەوە کەمانە کۆمەڵە گرفتن لەسەر پەلەکانی دوجار هەندێک کەسێڵە لایەکی وەستاوە قاچی وەستاوە دەستی وەستاوە لە ڕێگەی ئەوەی کە چارەسەری پزیشکی وەرەگرێ وەکو دەرمان وەکو چارەسەری سروشتی تاچەندەوە هاوکاری ئەو کەسانن بۆی کە چارێکی تر جوڵە بێتەوە ناو پەلەکانی چ دەستی بێت چ قاچی بێت ئەم نەخۆشانە ئێمە لا ئێمە بڵین لای خۆمان خۆی CVA پێوترێ بەس بە ماناکەی لای خۆمان ئەڵێن جەڵدە جەڵدە دوو هەیە جەڵدەی دڵ هەیە و جەڵدەی مێشکەیە جەڵدەی دڵ ئەوان زۆر هۆکارەکانی لۆسی جیرانی بۆری دڵ بێ یا کۆمەڵێ مەسەلەن کێشە هەبێت لە دڵە ئەمە بەسیترن حاڵەکە بەڵام جەڵدەی مێشک حاڵەتێکی قورسە بەڕاستی یەکێکە لە حاڵەتە قورسەکان هەم لە بواری پزیشکی و لە بواری چارەسەری سروشتی چونکە ئەم نەخۆشە بەڕاستی ماوەیەکی زۆری ئەوێ ماوەیەکی زۆری بۆی ئێمە بتوانین ڕاهێنانی پێ بکەین و بخینەوە سەرباری تەندروستی خۆی لەبەرەم نەخۆشە کە سەرەتایەتە داخڵە بێت لە خەسخانە ئەو پەڕی لەوە چێ هەفتەیەک بۆ دەڕۆژ تا ئەو بارە تەندروستی مەسەلەن مشکلی خوێنبەربوونێکی بێ خوێنگیرانێکی بێ و حاڵەتەکە تاوێ بەڵام ئیشی چارەسەری سروشتی تر دەست پێکە عنی لەو ڕۆژێک کە داخڵە بێ دەست پێکە احتیمالە نەخۆشەیە بۆ ماوەی 3-6 مانگ تا ساڵیشی پێچێ بەڕاستی حاڵەتێکی قورسە تەکلوفەیەکی زۆرە چکەمانەوەی ئەم نەخۆشانە بەڕاستیە بێ کەسێک تایبەتمەند ئیشی بۆ بکە ئێمە ڕاستی لێرە لە خۆشببختانە ئێستا لە بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی بە هەوڵی بەڕست لەگەڵ کاکتۆر سەبا حەقسێکمان کردووە کە ئێستا لە دیزایانی مژدەیەکی شەڕایە گەێنین دیزایانی نەخۆشخانێکی تایبەتی بۆم نەخۆشانە چکە ئەم نەخۆشانە هەرەوەی لە نەخۆشخانە دەرچوو ئەبێ بێتە سنتەرەکان لە سنتەرەکانی ئێمەش کاتێوێ نەخۆشێکی وا بەلایانی کە مۆچارەسەری سروشی ئیشی دەستە سعاتێکیە بێ بەڕاستی ئەمە تۆزێ قورسە عنی بۆ زروفێکی ئێستا و کەمی کارمەند بەڵام ئێمە ئەو سنتەری کە ئیکەنەوە ئیشاڵڵا ئێستا لە دیزاین و تەسمیمایەوە چە ساڵی داهاتوو تەواو بێ ئەو کاتە ئەو نەخۆشانە مشکلەی نامێنێ هەر ئەوەی لە شوێنێک مەسەلەن لە خەستخانەیەکە داخڵە بێ بۆ کاری چارەسەر سروشتەکەی دێتە سنتەرەکەی لای ئێمە واتە هەر بەم نرخە گونجاوانی ئێستاتانەوە هەر بە نرخی حکمی چونکە تەسەور کە تێسووی کیسێکی وا تەنان لە ڕۆژێکە عنی من ئەگەر چارەسەری سروشتی بم چوون بۆ نەخۆشێکی وا لە ماڵەوە ئیشی بۆ بکەم ئیتر لە 50,000 بەرەو سەرەوە دەست پێەکە نیمە تەکلوفێکی زۆرە تۆ لاقل نەخۆشی لەوتێ 3 مانگی بوێ 3 مانگ ئەمە بۆ کەسێک توانای دارایی باش بێ ئەکرێ ئەوەی کە توانای دارایی باش نییە چی بکە بۆی ئەم پرۆژەی ئێمە ینی کاتێ قسەمان لەگەڵ بەڕێز دکتۆر سەبا حاکرد زۆر بە خۆشحاڵی هاتە پێشەوە لەگەڵمان بۆ ئێستا لەو بینایە خۆشحاڵم ینی من خۆمێکێکلوانە زۆرم حەز لەم پرۆژەیە بوو بەڕاستی دەمێکە هەوڵی بووین چکە بە حکمیەوەی کە ئێسازانە ئەم بوجە و قەیران و کێشەی دارێژێ ئەم بیناغ دروستکردن قورسە بەڕاستی بەزار چۆنە بێمە ئەم بینایە جارێ بە بینایەکی دووقات دروستەکەن خۆی پرۆژەکە گەورەترە و زۆر گەورەترە لەگەڵی هۆڵی مەسباح هۆڵی جیمی تایە تقریبا 3 هۆڵی تایبەتی بە چارەسەری سروشتی تایە کە ئەمانە زۆر ئیسفادەی لێکە لەگەڵ ئەوەشە ببوورە سەحە لەگەڵ ئەوشە کارمەندی پێویستان لەبەردەمە چ پیاوان و چ خانمانیش بۆی کە بە باشی ڕاهێنان بۆ نەخۆشانە ڕاستیە ئێستا ئێمە یعنی گرفتێکی زۆری کەمی کارمەندمان هەیە ئەو کاتە بێمێ بووی بە دەریڵێ بۆی تەرهیم بکەین لێرۆ لە شوێنێک بین بۆ شوێنێکی تر ڕاستید لە 2014ەوە ئێمە هیچ ساعیناتێکی بواری چارەسەری سروشتی نەبووە و لێرە شۆگلەیمان هەیە لە وەزاری تەندروستی ڕاستی وەزارەتی تەندروستی زۆر جار کە عقدەکە دامەزران نەکات تەنها 1-2 فی ئاگرێتە بەرچاوی خۆی باقی فیەکانی تر مەسەلەن لە حاڵەتی کۆرۆنا چارەسەری سروشتی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بۆ نەخۆشەکان کە بواری سنگ چارەسەری سروشتیان بۆ بکرێتەوە لەمەشە مەسەلەن ئێمە بێبەشکراین لا ئێساش لە جاری کەشکە کراوە لە بەشا بێبەشین هەچەنە ئێمە لە ڕاستیە کتابمان بەرزکردەوە کە داواکەین ژمارەی چارەسەری سروشتیمان بۆ دامەژێن چونکە ئێمە بەم ماوە زۆرە ژمارەی زۆرمان لێ خانەنشین بۆ ژمارەیەکمان هەیە مۆڵەتە کارەکە بەڕاستی بارێکی زۆر قورسە ئێستا مەسەلەن ئێمە لە شوێنێکی وەکو نەخۆشخانەی شارمان هەیە 5 برانچی گەورەی چارەسەری سروشتی هەیە بە عینایەکەوە کە 34 کارمەند بەس لەوێ ئیشەکە ئێتو ئەمانە ئەگەر ئێمە کارمەندمان بۆ تاعین نەکرێنێت ئەم توانای کارمەندانش توانایەکیان هەیە چەندێکیش لە ئێستاە ئەو ئازارانە زۆرە لە ناوخەڵکە کە پێویستیان بەڕاهێنەری سەروشتی زۆرتر ڕۆژانش ئەمە زۆر بێ من حەزەکەم هەر لە ئامارێکتان پێ بڵم تەنها لە ماوەی 6 مانگی ئەم ساڵ لە شاری سلەیمانی و بە بەڕێوەبەراتەکانی دەوروبەری چکە ئێمە چەمچەماڵ و دەربەندی خان و ڕۆژهەڵاتی سەر بە ئەم بەڕێوەبەراتیە تەنها لە 6 مانگە 1920 نەخۆش ئەمە چارەسەری سروشتی بۆ ئەنجام درراوە جاما بۆ ساڵێک ئەبێ ئەمە چەند بێ ئەمە لە ڕایەک و خۆشحاڵیە چونکە نەخۆش بەڕاستی ڕووە کاتە ئەم بوارە بەڵام کە خەڵکی ژێتە ئەم بوارە ئەبێ ئێمە پێویستەکان فراهەم بکەین
ئامێری تایبەت فراهم بکەین کادری تایبەت فراهم بکەین خولی تایبەت بکەینەوە بەڕاستی ئەمانش ڕاستە ئەگەر فکرە و بیرۆکەتە بێ بەڵام ئەبێ پاڵپشتێکی داراییشێ هەبێ بۆی پاڵپشت بێ پرۆژەکەی کە باست کرد لە ئێستا بە تەمانی شەڵە شوێنێکی نوێ بکەنەوە لە چه قۆناغێکایەتی ئێستا من لە قۆناغی دیزاین و تەسمیمین چکەمە دەمێکە بەڕاستی من خۆم قسەمان لێکورە بەڵام ئیتر لە بۆری ئەوێ چۆن پارە و بوجیەکی بۆ تەرخانکەی واتە شوێن دیاری کراوە شوێن دیاری کراوە و ئێستا تەسمیمیشی کراوە ینی بەشی هەندەسی بە سوپاسەوە بەڕێبەراتی گشتیمان ئەوان خەریکن ئیتر لەوە لەم هەفتەی داهاتوە هەندینەکەی تاوە بێ و ئیترەوەی کۆمەڵە معاملە و ڕۆتیناتی بێ و دەست بە دروستنی ئەو بینایە بەپێی تەمەنەکان هەوڵتان ناوە کەسانی پسپۆر دابنێت چکە زۆر جالوانێ منداڵێک بێ زۆر جالوانێ گەنجێ بێ زۆر جار بە تایبەتی بە ساڵات چۆکان لەوانەیە کرفتیانە بێ وە بێ کەسانێکی زۆر باشیان لەگەڵا بێ بۆی کە ئەو ڕایانە سروشتیە گرفتی کەم بۆ دروست نکات ئەبێ بە زۆر بە پسپۆرانە کە بتوانێت کار لەسەر و بابەتە بکە هەڵتان ناوە ئەم بەشانە چیاکەنەوە بەڵە ئێستا خۆی لای ئێمە ئەم لە سنووری بەڕێبەراتی ئێمە ئەو بەشانە هەمووی جایبەت و تایبەتمەندی خۆی هەیە بۆنم بۆ نەخۆشی مناڵە باس شوێنێکمان هەیە لێر سنتەری ڕاهێنانی مناڵانە تایبەتە بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت چکە ئەوە باوەڕێکە لەو سنتەرە ئەمە 37,000 نەخۆشی مناڵ چارەسەری سروشتی بە بەردام وەرەگرن ڕۆژانە لەوێش کۆمەڵە کارمەندی باشمان هەیە 24 کارمانمان هەیە سنتەرێکە تایبەتە بۆ وارە بەڵام هەر لێرە شادی سانۆگرفتیمان و کارمەندانەمان هیلاکن چکە ئیشکردن لەگەڵ مناڵە بەڕاستی وەکو فیەکانی کەنیە هەموو کەسێت ناتوانێت ئیشکات چکە تۆ خۆی مناڵێک بۆ خۆی قورسەنجاو مناڵێک کەم ئەندامی و بارێکی قورسی کەم ئەندامیشی هەبێ لەبەرەوە بەڕاستی ئەو سنتەرەمان هەیە تایبەت بۆیە سنتەری کەشمان هەیە مەسەلەن ئێستا هەر خۆشبەختانێکی کەس لەو پرۆژانە سنتەری ڕۆماتیزم و ڕاهێنانی پزیشکیمان هەیە کە لای خستخانەی شەهید سەیفەدینەوە بوو ئێستا و بیناش تێک دراوە بە سوپاسەوە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی بینایەکی چوارقاتی دیزاین کراوە لەوێش ئەوە تایبەتە بۆ نەخۆشانەی نەخۆشی گەورە ئەمە گەورە ساڵانیان پێڵین ئەدەڵتی پێڵین ئەو نەخۆشانەی کە گەورن لەوێ کاری چارەسەری سروشتی بەس بۆمانەوە نییە نەخۆشێکە پشتێشێکە ملێشەیەکە قاجێشێکە حاڵەتە لەوێ ئیشی بۆ کرێ و ڕۆژانەی ئەو کاتێکی بۆ دیاریەکان کاتی بۆ دیارەکەی مەڵێ باشە هیچ بەرامبەرێک وەرەگرن ئێوە لەو نەخۆش هەر نرخێکی ڕەمزیە 500 دینارە زۆریان هەموو کەسێتوانێت هەموو کەسێتوانێت لێ پزیشکی پسپۆری لێە ئەنجا لەم بەشم خەسانەکە تازش دروستەکرێ عنی خەسانێکی زۆر کوالەتی باشە بێ هەموو بەشەکانی مختبەر و ئەشیع و قاوشیمانەوەی نەخۆش و دیزانێکی جوانە بێ زۆر باش کاک فاڕۆق ئەبێ چی بکرێت بەڕایی بەڕێزت بۆ ئەوەی کە لەسەر بابەتی چارەسەری سروشتی بەرچاوڕوونیەکی تاوا بدرێت بە هاوڵاتیان ئێستا ئێمە هاوڵاتیمان هەیە لە بەشێک لە جەستەی ئازاری هەیە شکانی هەیە پێکانی هەیە سەردانی کەسانێکە کە بە ئەزمون خەریکن ئیشەکە کە نەبەزانست لانەیە زۆر کێشەکەشیان دواتر لێ گەورەتر بکاتەوە ئەم شێوازی مامەڵەکردن و ئەم سەردانە لا دوایە ئەبێت لە چیەوە هاوڵاتی هۆشیار بکرێتەوە ئەگەر ئازارێکی هەیە لە شوێنێکی لانەیە بەڕاستی بە چارەسەرکارێکی سروشتی ئەمە لە ڕێگەی زانستیەوە چارەسەر بکرێت خۆی ئێستا خەڵکێمە لەخوا بەزابێ من خۆ زۆر جارکە نەخۆشێنە لامان ینی خۆیان هەم ڕۆژارێکی تەندروستیان هەیە من زۆر جار لێوارانە خۆی نەخۆشێت لە ئینتەرنێت سێرچی بۆ شتەکەی خۆی کردووە لە حاڵەتەکەی خۆیان شتێکی پیشانەیە بەڵام بە عامەتی خەڵک لە ڕێی ڕاگەاندنەوە ئەمە زۆر ضرورە هۆشیاری بکەینەوە بەڕاستی ئەمە چکە ڕاگەاندن بەڕاستی ڕاگەاندن سوشال میدیا دەورێکی کاریگەری ئێمە خۆمان چۆن مەسەلەن ئێمە خۆمان و چارسەرکارە سروشتیانە لە پێیج و ئەکاونتەکانی خۆمان و بەردەوام شت و ڕێنمایشت بڵاوەکەینەوە بەڵام ئەمەش زائیدەن ئەوەی کە نەخۆشی خۆشیە بێ بە دوای شوێنێکا کە ئەگەڕێت کێشەکە لەوەیە کۆمەڵی کەس دەزێنە ئەم پیشەیە بەڕاستی ئیشی ئەوان نییە لە ڕاستیە ئێمە خۆمان لیژنی تایبەتمان هەیە هەم وەک لە ڕێی سندیکای کارمەندیان تەنسو لە ڕێی بەڕێبەراتی تەندروستیشەوە لیژنەمان هەیە ئەگەڕێن و چاودێری ئەو شوێنانە ناکەین چکە تۆ خیبرە شتێکە ئەزمون شتێکە مۆڵت شەهادە شتێکی ترە بەڕاستی ئێستا من بینیمە کەسی وە هەیە فەقەراتی هەیە بۆیان تەقانەوە بڕبڕەکانی بۆ تەقێنن ئەمانەی تر کێشەکەی لە گەورەترەکەن کێشەکەی ئەمە گەورەترێکە بەڕاستی ئەزانی خۆی زۆر جار نەخۆش لاواعیە کێ مەسەلەن لەگەڵ ڕێزمە دوژن لە کۆڵان دانیشتن قساکەن ئەوڵە من چوومە لای ئەو باش بوومی تر ئەمیش ئەبێ بچێ بۆ لای ئەو ئایا بەڕاستی ئەمانە هێمانە خۆی گرفتە خەڵک ئەبێ خۆی بارە ڕاستەکە هەڵبژێرێ چێتە لای کەسە ڕاستەکە لەگەڵ ڕێزیشمە و کەسانە ئێمە زۆر کەسێک ئاگادارمان کردوەوە زۆر کەسی شوێنمان پێداخستۆ شوێن کەسەیە ئاگادارکردنەوەی بۆ کراوە کە بەڕاستی ئەمە ئیشی تۆنی و نابێ بیکەیت لە ڕاستیە نابێ ئەبێ ئینسان ویژدانین ئیشکا ڕاستە تۆ بڕەپارێکی دەسەکە و بە دوای بڕەپارێکی مادی بەڵام تۆ ژیانی کەسێ وێرانەکەی چکە خەڵک تەقانێکی بۆ کردو تووشی فەقەراتی کرد و حەبی شەکی ئازاری پێگەشتووە ڕاستێگەی تۆ کەسێکەکەی بە کەمەندەم لەبەرەوەی
ئەمە توانای لەبەر دەفعێکی مادی خۆت بەڕاستی یعنی بێ یەکەم شت ئێمە ویجدانیان ئیشکەین پاشان کە ویجدانیان ئیشی کرد تۆ خۆ لەوە تێگەی کەمەیشی تۆ نابێ بیکەیت هەنێ کەسێ مەسەلەن ئیشەکەی خۆی لۆچێ پێی خۆش نەبێ ئەم ئیشە بڵێ حەزی لەم ئیشە بێ یە چەند ڤیددیوە سیرەکە وێزانە بە ڤیددیۆ تەواوە ئێستا هەر کەسێک ئێمە ئەخوێنین 2 ساڵ بۆ 4 ساڵ ئەخوێنە کابرا ئەنجا ڕێزکێکی ئیشەکەگرێ و خۆی بەخۆی ئەنجا دوای وردەودا بە عملی و بە پراکتیک و بە خیبرە فێری میشان هەندێک لەو جوڵانەمان بەداخەوە زۆر کەسی تایبەتیش ناخۆمان کردومانە بەباو یانیەکێت پشتی ئازاری گرژبوونێکی پاڵەکەی ئەڵێ بە قاژۆرە سەر پشتم بۆ باوەڕکە زۆرەوە شتێکی خەتەرە زۆر خراپە یان زۆر کەسەیە بەیانی هەڵەسێ ئەم دەمارانەی ملی گرژ بۆتەوە لەوانەیە خراپی جێگەکەت بێ یاخۆ هەوایەکی خراپ لێ یابیت زۆر کەسێ ملی بۆ تەقێنێ ینی ئەمانە یان دەستەقانن یان قۆڕای کێشان یامانی کە من باسیەکەمی لەناو خۆمانە دیار دێ جێبەجێکەین کەسێک گەڵێ وڵا زۆر بێهێزم و ئەوەیە پاڵەکەوێ پەلی بەهێز و خۆتی خۆی ڕاکێشەوە ناوکەوتووە ینی ئەمانە من حەبووێ ئەمە ئاماژەی پێم ئەمە خۆ لەناو خۆمانە بەڕای تۆ کاک فاروق ئەمانە ئەنجام بدرێت یاخودنە هیچ شتێ لە خۆ ئەنجام نەدرێت ئەزانی بۆ ئێستا مەسەلە ئێمە نەخۆشێکگەڵە فقرات بە باشە فقرات چیە خۆ تۆ فقرات تشخیصی نیە بۆ شتێک هەر لەم فقراتانەی ملی ئێمە حەو فقرەمانەیە لۆ تێش هەشت تشخیصی تیا بۆ نەخۆشی ئەکرێ مەسەلەن تشخیص من یا خەڵکێکێ مەسەن تۆ ڕاضەیەک هاتوو بۆ لای من ئینزیلاقێکی ملی هەبووە کۆمەڵە تەمارین و ڕاضە و ڕێنماییمان پێوتووە یەکێکاڵە ملی مێشە لە خۆڵە تۆش ئەوانش بکە ئەمە نابێت چکە جاری بە تۆ تەمرین تشخیصێکی تەمرینێکی تێ تشخیصێکی تر عکسی ئەو بێ ئەو ریاضانە بکاتەوە کە تۆ وێنێتی ئەوەی کە بارەکەی لەسەر قورسەکەی بەڵام خەڵکەکەی ئێمە ئەوەیە یان تااقەتی نیە یان حەزی لێ نیە یان زۆر جاریتر کاڵێ ئەم بۆ من باشە بۆ تۆش باشە ئیتر یەکسەر ئەیکە ئەمانە غەڵەتە پەلەش یانە ئەیانە خێرا نەتیجەکە ببینن بەڵام پێمان چارەسەرانە ڕێ ئەم چارەسەرانە تۆزە کاتی ئەوێت بەڕاستیش بەس نەتیجەشی هەیە ینی ئێستا ئێمە بۆ خۆمان مەسەن سال ئێمە لەم بینە کەسێک کاتو لە وڵاتی سید خولێکمان کردەوە خولێکی بۆ کردینەوە بەڕاستی کۆمەڵە تەکنیکی تازەی پێوتین من بۆ خۆم لە عنی دووسێ نەخۆش هات وارەکە لە ئەو ڕۆژەی بۆم کرد بۆ بەیانەکەی لە سا 6 بۆ حتا ئیسفادەی لێ کردبوو عنی بۆیە هەنێشتت بەڵام نەخۆشی ئێمە خۆی یەکشتیە تۆزێ کەم تەحمولە شەو ئەخوێ مەسەل لەسەر دەم خەوتو ئەکە لەسەر دەم خۆتی تۆ بەیانی ئەم ماسوولکانەی ملێ وەزعێتێکی وەرگرتووە هەمووی لای خۆماڵی سترێت بووە باشە کشاوە ئێتامان کە تۆ هەڵەسی تۆ من لە ئەخێتەوە بەلاکەی ترتا ئەم لات کورد بۆتەوە لا درێژ بۆتەوە لەبەرەوە ئازاری هەیە ئەو ئەوێ یەکسەر بە 2 دقیقە خێرات 3 دقیقە چابێتەوە کە ئەمە نییە مەبارێکی ئاسایە ئەسڵن بۆ خۆی بە کۆمەڵە ڕاضە و تەمرین و کۆمەڵە شێلانی بەسیط هەلوەچی بۆ ما 24 ساعت ئەچێتۆ باری تەبیعی خۆی بەس کە ئەم وازی لێ ناهێنێ کە لە خۆشتی غەڵەتەکە بارەکە لەسەر خۆی قورس دەکات ئەوەی بە ڕۆژێ چابێ هەفتە و 2 هەفتەی بێ بۆ چابوون خۆی بەداخیشەوە زۆر جار ئەوەی کە بە ڕێزە ئاماژەی پێی گرژیەکە لە ماسوولکەکانتا لەم لە بڕبڕەکان تا یاخو لە شوێنێک تا ئازارە دروستەبێ ڕاتوین ڕاستەوخۆ بۆ لای سەلاجەکە و حەپەکە دەرکە و حەبێکی ئازار بخۆ نازانی ئەم حەپە ڕاستەوخۆ لە ئازار شکێنە بەڵام نازانی چەند گرفتی کەت بۆ دروستەکە ئەمە بە پێی ڕێنمایی پزیشکە بە ڕێزەکە یعنی تۆ وەکو چارەسەرکارێکی سروشتی تا چەند گرنگە کە ئەو گرژیانە نەچین بە دەرمانی خێرا چارەسەری بۆ بدۆزین ئێستا گەرێمە زۆر کەسوکاری خۆمان لە ئەوروپای ئەمانەکەیت و ئێرە مەسەلەن یەکسەرش باسەکە لەوێ عیلازمان نایەنێمە تەنانەت بۆ حاڵەتەکانی زۆر قورسی ئەنفلۆزا و ئەمانش عیلاز نایەن چکە عیلازان دووسێ باری هەیە یەکەم باری تەکلیفەیەکە لەسەر وڵاتەکەوێ عنی تۆ حکومەت ئەبێ ئەم عیلازە بێنە و پارە و مەسراف زۆر دوو غێریەوە سایدی فێکتی هەیە عنی باری خراپی هەیە ڕاست ئێستا تۆ پاراسۆڵێکە ئەخۆی بۆ ئازارێکە بەڵام یەک دنیا زەرری هەیە لۆچێ لەسەر جگەر و معیدە کۆمەڵی شوێنی ترێ بەڵام ئێمە ئەم ئیشە تۆکەی بە کۆمەڵە باری ئاسایی بە کۆمەڵە ڕاضە بە کۆمەڵە شێلانی بەسیط حاڵەتەکەت ئاساییە بێت و ئەو ئەم زەرەر و ئەم هەموو تەکلیفە بەڵام ئێمە خەڵک ڕاهاتووە ئەنی خاڵک ڕاتەوە چی بۆ شوێنە پارچەی حی پاراسۆڵ ئەخواوەکو نقڵ بەکارێنێ لەبەرەوە من زۆر زاری هەیە و زیانیشی لێ ڕاستی وەکو دوا پرسیاری من ئەگەر بە کورتی وەڵاممان بیتەوە کاک فاروق لە بوارەکەی ئێوەیە تا چەند ئاپدەیت بوون گرنگە تا چەند ئەمەنەی کە خۆت باسی ئەەکەی بە بەرداوامی خەریکە تەکنیکی نوێ ئامێری نوێ خەریکە بوارەکە بۆی زییا ئەبێت خۆی لە هەموو بارێکە بە تایبەتی بواری پزیشی ئەپدەیتکردنەوە زۆر مهمە ئێمە ڕاستی گرفتێکمان هەیە لە سلەیمانی هەموو کەگولەیەکیشە لە وەزارەتی خوێنی باڵا لە ماوەی چەند ساڵە ئێمە هەوڵی دروستکردنەوەی کۆلیژی چارەسەری سروشتیین بەڕاستی نیمانە
تەنانەت پەیمانگامان هەبوو ئەو ئەم دەرچوانی ئێرەش هەمومان دەرچوی پەیمانگەی تەکنیکی سلێمانی بە شانازیەوە بەڵام ئێمە من بۆ خۆم مای 4 ساڵە لەم هۆبەیەم و چەند جار کتابمان کردو و داوامان کردووە ئەم بوارە پرسە لەبەر ئێمە تەبانەوەی مامۆستای تەخەسوسی بووە ئەپدەیتکردنەوەیەکی لە هەنگاوەکانی کۆلیژە بە خۆشحاڵیەوە ئێستا مەسپاسی بەڕێز دکتۆر بەختیار لە کۆلیژی پۆلیتەکنیکەکەین لێرە کە مەحاولەیەکمان کردو و هیواداریشین وەزارەتی خوێنی باڵا بەدەم داواکەمانەوە بێت کە ئێستا کتابەکەمان بەڕاستی لەوەیە بۆ هیچ نەبێت لە ساڵی داهاتوو ئەم کۆلیژە بکەینەوە چکە کۆلیژە بەڕاستی لە هەولێر هەیە 2 کۆلیژیش هەیە بەڵام لێرە نیمانە کە لێرە زۆر چکە لێرە ئێمە عەدەدی چارەسەرکارانی سروشتی لە سلێمانی 2 بەرامبەر و نیوی هەولێرە یعنی زۆر مەفروزە لێرە لاقە کۆلیژێکمانە بێ ئەمە ڕێگەی یەکەمی ئەبدەیتە ڕێگەی دووەمی ئەبدەیت خولکردنەوەی خولە ئێمە فەرشکو معنی بە شانازی ئەم هۆبەی ئێمە 4 خولمان کردوێتەوە کەم ڕێگەی ترە ڕێگەی سێم ئەوێت ئەبدەیتکردنەوەی خۆمانە بەردەوامی خۆمان متابعەکەین لە ڕێی سۆشال میدیاکان و شوێنانەی کەشتی تازی واری چارەسەری سروشتی دەستەکانی خۆش بێ سپاس بە ئامادەبوونە بە هیوای ئەوەی کە هەمیشە بتوانین هۆشیاریەکان بڵاو بێتەوە هیچ کەسێکی گرفتی بۆ دروست نەبێ ئەوەی کەیەوەش پێویستانە لەم هەڵمەتەی خۆتان و لەم پرۆژە نوێیەتانە بتوانن پێداویستەکانتان بۆ دابین بکەن بۆی زیاتر خزمەت بە هاوڵاتیانکەن دووبارە سپاس بە سپاس بۆ ئێوەش و دەستان دەست خۆش. بەخێر.